بینەرانی عزیز ئەم کاتتان باش ئەڵلقەی ئەمڕۆی دووجار بیر بکەرەوەمان تایبەت کردووە بە تاوتوێکردنی پرسی درێژکردنەوەی ویلایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پارلەمانی کوردستانەوە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕای دەگەێنن پارلەمانی کوردستان مافی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بارزانی نییە، چونکە سەرۆکی هەرێم لەلایەن پارلەمانەوە هەڵ نەبژێردراوە. ئایا درێژکردنەوەی ویلایەتی بارزانی بۆ 2 ساڵ پێچەوانەی یاسای سەرۆکایەتی هەرێم و پەیڕەوی ناوخۆی پارلەمانە؟ سەرۆکایەتی پارلەمانی کوردستان ڕای دەگەێنێت هەنگاوەکانیان بە درێژکردنەوەی ئەم دوو خولەی پەرلەمان و تەمەنی بارزانی وەکو سەرۆکی هەرێم بۆ ڕێگرتن بووە لە دروستبوونی بۆشایی یاسایی و سازان لەسەر دەستور، کەواتە بۆچی ئۆپۆزیسیۆن لەم هەنگاوە نیگەرانە؟ دوای ڕێکەوتنی مەکتەبی سیاسی پارتی وێکێتی ناوەڕۆکی ڕێکەوتنەکەیان هێنراوەتە ناو پارلەمان و شەرعیەتی بەبەردا کراوە. ئایا ئەم بۆچوونە ساغ ناکاتەوە کە پارلەمانتارەکان بە یعازی مەکتەبی سیاسی حزبەکانیان ئاراستە دەکرێن؟ دەوترێت هەنگاوەکانی ئۆپۆزیسیۆن و کاردانەوەکانیان بە دروستکردنی پشێوی و هێرشکردنە سەر سەرۆکایەتی پارلەمان کارێکی خراپ و نەخوازراو بووە. هۆکاری ئەم کاردانەوەی ئۆپۆزیسیۆن چییە و ترسی ئۆپۆزیسیۆن لە چییە؟ لێپرسراوی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی ڕای دەگەێنێت بارزانی هەڕەشەی گەڕانەوەی بۆ زەمەنی دوو ئیدارەی لە یەکێتی کردووە. ئەم بۆچوونە تا چەندە ڕاستە و تا چەند منطقیە ڕێکەوتنەکان لەسەر بنچینەی هەڕەشەکردن بن. ئەمانە و چەندین پرس و تەوەری دیکە دەبنە تەوەری سەرەکی ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە. بەڵێ ئازیزانم، بۆ ئەم ئەڵلقەی دووجار بیر بکەرەوە میوانداری دوو بەڕێزمان کردووە. دکتۆر عومەر نورەدینی جێگری سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پارلەمانی کوردستان بەخێراتن دەکەم. سەرچاواتن. هەروەها عەدنان عوسمان پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پارلەمانی کوردستان بەخێراتنی جەنابیشتان دەکەم. ئەبێ ئەوەش بڵێم کە بەخێراتنی تەواوی ئەم میوانە عزیزانە دەکەم کە حەزوریان هێناوە لە بەرنامەکە بە دەنگدان و بە پرسیار و تێبینیەکانیان بەرنامەکە دەوڵەمەندتر دەکەن. بینەرانی عزیزم، وەکو شێوازی هەمیشەیی وەکو ستایڵی هەمیشەیی بەرنامەکە بەرلەوەی بچینە لای پرسیار و تەوەری سەرەکی بەرنامەکە ئێمە ڕاپرسی یەکەم لەناو بەرنامەکە دەکەین. هیوادارم هەموو لایەک کۆنتڕۆڵەکانیان حاضر. بەڵێ بەڕێزان، ئێستا هیوادارم هەموو لایەک لای خۆی و کۆنتڕۆڵەکانی حاضر کات کە من ئاماژەم پێدا یاخود ئاگادارم کردنەوە هەمووتان دەست بە دەنگدان بکەن. پرسیاری سەرەکی ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم لەلایەن پارلەمانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە. بەڵێ نەخێر بڕیارم نەداوە دووبارەیەکەمەوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3. گەر من ئاگادارم کردەوە دەست بە دەنگدان بکەن. فەرمونون، یەک خولەکتان هەیە بۆەوەی هەمووتان دەنگی خۆتان بدەن. تکایە هەموو کەس دڵنیا بێت لەوەی کە دەستی بە ژمارە 1 یاخود 2 یاخود 3 داناوە. درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم لەلایەن پارلەمانی کوردستانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە. بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. ئاگادار بن یەک خولەکەکە بەرەو کۆتاییە چێ؟ سوپاس، دەستان خۆش بێت. دکتۆر دووبارە بەخێر بێت. پرسیاری سەرەکی بەرنامەکە درێژکردنەوەی ماوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە. من با چەند شتێکی تریشی بۆ ئیزافە بکەم کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بانگەشەی بۆکەن و ئەڵێنەوە لە بەیاننامە و لە ڕوونکردنەوەکانیان. ئەڵێن دژی ئیرادەی خەڵکی کوردستانە، دژی یاسای سەرۆکایەتی هەرێمە، دژی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیشە. بۆ چوونیەوە لەو بارەیەوە؟ سپاس. بەڕاستیدا بەردەستەکردنی ئیرادەی گەل و ویستی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننا دەکرێت. هەروەها ئێستا لە پەرلەماندا خۆی بەرجەستە دەکا. ئێمە ئێستا لێرە دانیشتوین، نە من نە کاک عەدنان ئەم بەڕێزانەی لێرن ناتوانین لە جیاتی خەڵک بڕیار بدەین بڵێین ئەم یاسایە دژی ئیرادەی خەڵکی کوردستانە. دەبێت لە ڕێگای هەڵبژاردنەوە بگەڕێنەوە بۆ ئیرادەی خەڵکی کوردستان و
لە ڕێگای شەرعیەتەوە بگەڕێنەوە بۆ ئیرادەی خەڵکی کوردستان. خاڵی دووەم ئەوەیە کە ئیرادەی خەڵکی کوردستان ئێستا بە شێوەی یاسا، بە شێوەی پەرلەمانی، بە شێوەی دیموکراسی لەکوێدا تۆ دەیدۆزیتەوە و لەکوێدا ممارەسە دەکرێت شکی تێدا نییە کە لە پەرلەماندا هەیە لەوێ ممارەسە دەکرێت و لەوێدا خۆی دەنوێنێ بە فیعلی. ئەگەر بین سەیری لایەنە یاساییەکەی بکەین، یەکەم شت ئەوەیە کە ئەم درێژکردنەوەیە کە بە خۆی دوو یاسایە، هەم هی پەرلەمان هەم هی ویلایەتی سەرۆکی هەرێم شەرعی بوونەکەی لەکوێدایە؟ یەکەمیان لە پێناو پڕکردنەوەی فەراغێکی قانونیدایە. ئێمە لە 28 2013 هەم ویلایەتی پەرلەمان کۆتایی پێدێ، هەم ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی پێدێ. بۆ ئەوەش 21 ئەیلول دانراوە بۆ هەڵبژاردن، 21 ئەیلول و دوای 21 ئەیلول دیار نییە کەی سەرۆکی هەرێم سوێن دەخوا، پەرلەمانی کوردستان کەی سوێن دەخوا. تا هەڵبژاردننی سەرۆکی تازە، تا هەڵبژاردننی پەرلەمانی تازە پێویستمان بەوە هەیە موسساتی ئەم وڵاتە کار بکەن بە شێوەی قانونی تا نەکەوینە فەراغی قانونیەوە. گەر هەڵبژاردنەکان مێژووی هەڵبژاردنەکان ڕێکەوتی هەڵبژاردنەکان لە 21 هەشتیشدا بنرابایە هەر هەمان فەراغی یاسایی دروست دەبووەوە؟ احتیمال بوو لە هەمان دیسان هە فەراغی قانونی دروست بووایەوە. بە هەر حاڵ من دەبێت بە یەقینی قسە بکەین فەراغ دروست دەبوو یان دروست نەدەبوو؟ احتیمالە دروست بوو باە. چونکە تۆ ئەگەر سەیری هەڵبژاردنەکانی ڕابردوو بکەین لە ئەنجامدانی ڕۆژی هەڵبژاردنەوە تا ڕۆژی سوێند خواردن جیاوازی هەیە. مەسەڵەن خولی دووەم 25 ڕۆژ بوو، بەڵام لە عێراقا چەند مانگی خایاند تا پەرلەمان دەست بەکار بوو. بۆیە تۆ لە وڵاتێکا دەژی لەبەرەوەی فەراغی دەستوریمان هەیە کە من دەمەوێ خاڵی دووەم ئاماژە بۆی بدەم کە شەرعی بوونەکەی لەوەدایە لە پێناو پڕکردنەوەی فەراغی دەستوریدایە. ئێستا ئێمە بۆ تووشی ئەم ئیشکالیەتە قانونی و سیاسەدانە دەبین لە هەرێمی کوردستان چونکە دەستورمان نییە. ئەگەر دەستورمان هەبێ لەبەرەوەی سەرچاوی سەرەکی یاساکانە کاتێک تۆ تووشی ئیشکالیەت و دژبەری قانونی دەبی، کاتێک تۆ تووشی ئیشکالیەتی سیاسی دەبی، دەستور دەبێتە مەرجە و حەکەم و یەکلاکەرەوە و دەزانێت حەق بەچێ دەدرێ و حەق بەچێ نادرێ. بۆیە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ ماوەی 2 ساڵ وەکو لە فەقەرەیەکی قانونەکە داهاتووە لە پێناو چیدایە؟ لە پێناو ئەوەدایە کە لە فەقەرە 2 داهاتووە تا گفتوگۆ بکەین لەسەر پرۆژەی دەستور، تعدیلی بکەینەوە بە تەوافق، پاشان بیخەینە ڕیفراندۆمەوە. ئەمە من جەخت لەسەرەوە دەکەمەوە داواکردن بۆ تعدیلی دەستور بە تەوافق ویستێکی سیاسی ئۆپۆزیسیۆنیش بووە، ئێستا بە قانونمان کرد. دکتۆر لە دەقی بەیاننامەکەی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن لە ڕۆژانی ڕابردوودا ئەڵێن پێچەوانەی یاسای سەرۆکایەتی هەرێمە مەبەستیان درێژکردنەوەکەیە لە دەرکردنیشیدا پشت بە هیچ یاسایەک نەبەستراوە. وەڵامی ئێوە بۆ ئەمە چییە؟ فعلەن پشت بە هیچ یاسایەک نەبەستراوە؟ وەڵامی ئێمە ئەوەیە قانونەکە بۆ خۆی قانونە پشتی بە ئیرادەی زۆرینەی پەرلەمانتاران بەستووە. قانون لەکوێوە هەڵدا ڕۆژە یاسا بێت چەند ڕۆژ پێشتر پەرلەمانتار لی باگا 8 ساعت. بەڵام ئەم پرۆژە یاسایە چەند ڕۆژ بوو؟ 25 مانگەوە پێشکەش کراوە. کاگەرنانگەر دواتریش وەڵامی ئیجازە بدە زامن بە بۆ چوونەکەم تەواو بکەم. نەک 48 ساعت 48 ڕۆژ پێشتریش لە ئەم پرسە گفتوگۆی لەسەر کراوە. کاتێک وەبدی باڵای پارتی و یەکێتی هاتن لەگەڵ ئۆپۆزیسیۆن دانیشتن بۆ ئەم مەبەستە بوو. وەڵامەکەیمان لە موتەمەرێکی ڕۆژنامەگەریەوە وەرگرتەوە. کاتێک سەرۆکی هەرێم داوای لەلایەنە سیاسیەکان کرد بیر بۆ چوونی خۆیان لەسەر دەستور بنووسن، هەر لە پێناو ئەم مەبەستەدا بوو. دوای ئەوە سەرۆکی هەرێم بیر و بۆچوونی لایەنە سیاسەکانی ناردە لای پەرلەمان. سەرۆکی پەرلەمان سەردانی لایەنە سیاسیەکان و بە تایبەتی کەسانی یەکەمی حزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن کردووە. من نازانم موقفیان چی بووە. وابزانم سەرۆکی پەرلەمان شەوی ڕابردوو لەم بارەوە هەندێ لێدوانی داوە، هەندێ ڕوونکردنەوەی داوە. دوای ئەوەی کە هاتە ناو پەرلەمان، سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکان، لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان، لەگەڵ لیژنەی دەستور دیسان ئەم پرسەی تاوتوێ کردەوە. لە دەرەوەی پەرلەمان و لە ناو پەرلەمان ئۆپۆزیسیۆن هەم حیواری سیاسی ڕەت کردەوە، هەم حیواری قانونی ڕەت کردەوە. دکتۆر گەر زۆر بە کورتی پێم بڵێ ئەو پرۆژە یاسا چەند دەنگیەنە؟ ئیجازە بدە بە بۆ چوونەکەی تر تەواو بکەم. هیچ نەسێکی قانونی نییە
کە بڵێ تۆ جائز نییە لە ڕووی قانونیەوە تۆ قانونێکی لەم بابەتە دەرکەی. دوو لە ناو قانونەکەدا هاتووە دەڵێ کار بە هیچ یاسایەکی تر و بڕیارێکی تر و ئەحکامی هیچ یاسایەکی تر ناکرێت کە ناکەوت بێ لەگەڵ ئەم یاسایە. کەواتە ئەگەر هەندێک یاسا هەبن لە ڕووی زەمەنیەوە پێش ئەم قانونە کەوتبن تەناقوزیان لەگەڵ ئەم قانونە هەبێ ئەوە کار بەوان ناکرێت بەڵکو کار بەم یاسایە دەکرێت کە ڕۆژی سینانگ لە پەرلەمانەوە دەرچووە. چەند دەنگیێنە من دەمەوێت ئەوە بڵێم نۆ فراکسیۆن ئیمزایان لەسەر پرۆژەکە ژمارەی پەرلەمانتارەکان بڵێ چکە ئەو بڵین پرۆژه یاساکە کە لە ڕاگەیاندنەکان بڵاو بوویەوە ئیمزای 15 پەرلەمانتاری لەسەر بوو کە ناوی یەکەم سۆزان شیابە ناوی دووەم ناوی جەنابتانە کۆتایی دێت بە 15 کەس. دەکرێت بزانین چەند دەنگیێناوە بۆ خۆی قانونیەن تۆ بە ئەندامی پەرلەمان دەتوانانی پرۆژە پێشکەشکەی ئەو 15ە بەڵام تۆ سەیری چێ ئیمزای کردووە ئەوانەی کە ئیمزایان کردووە سەرۆکی فراکسیۆن یا جێگیری سەرۆکی فراکسیۆنە بەسەریەکەوە ئەو نۆ فراکسیۆنەی کە ئیمزایان لەسەر کردووە 75 ئەندامی پەرلەمانیان هەیە 75 ئەندامی پەرلەمانی هی ئەم نۆ فراکسیۆن بڕای ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوپەیمانتانە لەناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمانی وەکو حزبێکی سیاسی هەموو پەرلەمانتارەکانیان بە ناوەڕۆکی ئەم ڕێکەوتن نامەیە ڕازی بوون کە پەرلەمان تا مانگی 11 درێژ بکرێتەوە و ویلایەتی سەرۆکی هەرێمیش بۆ 2 ساڵ زیاد بکرێت. بەڵێ ئێمە ڕۆژ هەمویان ڕازی بوون. ئێمە ڕۆژی سیمانگ سعات 9:30 تا 10 چارەک کۆبوونەوەی فراکسیۆنی کوردستانیمان کردووە. بەڵێ هەموو پەرلەمانتارەکانی یەکێتی حزوریانە بۆ لەناو ئەو کۆبوونەوەیە زۆربەی هەرە زۆری پەرلەمانتارەکانی پارتی وێشێتی هەموو ڕازی بوون هەمویان ڕازی بوون کەس تەحەفوزینەوە ڕەنگە کەسێک تەحەفوزی هەبێ من بووبم ئەویش بۆ چوونی تایبەتی خۆم لەسەر ڕاوێژکاری پەرلەمان بۆ کاروباری ڕاگەیاندنەڵی ئێمە نازانین چەند دەنگاتۆ چکاڵێ لە کاتی خوێندنەوەی پرۆژە یاساکە پشێوی دروست بۆ نازانین ئەویشی سەرۆکایەتیە بەس من شکم لەوە نییە کە فراکسیۆنی کوردستانی لە کۆبوونەوەیە هیچ کەس تەحەفوزی نەبووە لەگەڵ ئەو قسانەی ئێستا پەرلەمانتارەکانی یەکێتی لە فەیسبوک و لە سایتەکانە وتار بڵاوەکەنەوە و بە شێوەیەک لە شێوەکان پاکاناکەن بۆ مەسەلەکە چییە؟ دەبێت لەوان بپرسی تۆ دەبێت لە ئەوان پرسی ئەگەر یەکێکە بێ پاکانەی کرد هەروەها هەر هەمان ڕۆژ سعات دەونی کۆبوونەوەی فراکسیۆنی خۆمانمان کردووە سعات 11 تا 12 کۆبوونەوەمان لەگەڵ هەموو ئەو نۆ فراکسیۆنە کردووە کە سەرۆک یا جێگەری سەرۆکەکانیان ئیمزایان کردووە دیسان هەمویان پشتیوانی کەواتە تەواوی پەرلەمانتارەکانی یەکێتی لاریان لەو پرۆژە یاسایان نەبووە تەنها لە کاتی نووسینی راپۆرتە کە لە لیژنەی قانونی ناڵن بە قانونی پێشکەش کراوە کاتی خوێندنەوەی یەکەمی بۆ کرا پێشنیوەڕۆ لیژنەی قانونی مایەوە کاردۆ لێ بەشداری لە گفتوگۆ کردووە کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕانە هەروەها ئەندامی لیژنەی قانونیشە کاک بورهان ئەندامی لیژنەی قانونیە و لە فراکسیۆنی گۆڕانە بەشدار بوو کاک عەبدوڵڵا بەشدار بوو تەوقیعیشیان لەسەر راپۆرت کردووە بەڵام بە تەحەفوزەوە یان بیرۆبۆچوونی خۆیان هەیە ڕێز لە بیرۆبۆچوونیان نەگرن بەڵام حتا یعنی ئەو گفتوگۆیە کە پێش مناقەشە پێش خستنە تەسویتەوە لە لیژنەی قانونی لەسەر پرۆژەکە کراوە برادرانی ئۆپۆزیسیۆن ئامادەی ئەم کۆبوونەوەش زۆر ئەگەر ناقانونی بوو بۆ ئامادەی کۆبوونەوەکە بەڵێ ئێستا کاکادنان وەڵامت باتەوە کاکادنان بەدەر لە کۆمنتەکانی خۆت کە توانی ئیزافێکی بۆ قسەکان ڕێگات پێدەم چکە دکتۆر زیاتر لە کاتی یاسایی خۆی ڕۆست بەڵێ بۆچی ئێوە پێتان وایە ئەم پرۆژە یاسایە بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ویلایەتی سەرۆکی هەرێم دژی ئیرادەی خەڵکە بۆچی پێتان وایە کە پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆیە بۆچی پێتان وایە کە پێشێلکردنی یاخود دژی یاسای سەرۆکایەتی هەرێمە بۆچی ئەو پشێویەتان لەناو پەرلەمان دروست کردەوە جارێت تۆ پەلێ پشێوەکەت نەبێت ئەوە کاتی دێ بەڵام باسی لایەنە یاسایەکەی مۆزوعەکە بکەین من باسی کڵێشەیەکە کەم کە ناوەڕۆکەی با بڵێن لە زەرفێکی مغلقا نووسراوە نەنووسراوە باسی چی ئەکات کڵێشەیە کە دێتە بەردەم پەرلەمان ئوسوڵی لایەنە ئوسوڵیەکەی بۆ باسەکەم لایەنی ئوسوڵی بەگوێرەی پەیڕەوی ناوخۆ بەگوێرەی یاساکان کە لێرەیە یەکەم شت دەبێ ئەوە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت جارێ بەرنامەی کار دەبێ پەرلەمانتارانی لێ ئاگادار بکرێتەوە 48 ساعت ئێمە 48 دقە پێشەوە ئاگادار کراوینەتەوە بە مفاجئی قسە لەسەر تەنها لەسەر پەرلەمان بۆ لەسەر سەرۆکی هەرێم نەبووە دواتر چارێکی پێشەوەی داخلی جلسەکە بین وتویانە ئەوە باسی سەرۆکی هەرێمی شکرەوە 3 اختیاریشێ بۆ 6 مانگ بۆ ساڵێک بۆ 2 ساڵێنی ئەو اختیاراتانە خێتە بەردەستی پەرلەمانتاران گوایە ئەمە لە ڕووی پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆ سەرۆکایەتی پەرلەمان پەیڕەوی ناوخۆ کە ئەو حارسی پەیڕەوی ناوخۆیە پێشێلی کردووە بەندێکی تر مادەی نووسیومە مادەی 71 پەیڕەوی ناوخۆ دەڵێ هەر بڕیار و پرۆژە و یاسایەک هاتە پەرلەمانی کوردستان ڕەوانەی لە ژێی تایبەتمەندی ئەکرێت
لژنەی تایبەتمەند دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا کەمتر لە 10 ڕۆژ نابێت لە ماوەی 10 ڕۆژدا راپۆرت لەسەر ئەم پرۆژەیە بنووسێ مادەی هەفتاویەک بۆ کاک عومەر بڕگەی چوارەم بخوێنێتەوە ئەلێ ئەگەر پەلە بوو سەرۆکایەتی پەلەی بوو لە مەوزوعە و ئەم یاسایەکی زۆر پەلە بوو کێشە نییە 5 ڕۆژ واتە 5 ڕۆژ 120 سعات لژنەکە دەبێت تاوتوی ئەم یاسایە ئەم بریارە بکە بۆەوەی شتێکی کامڵ بێ بۆی بە هەموو ڕێی و بیرروبۆچنەکانی تێدا بێت ئەم جادێتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستانی گفتوگۆی لەسەرکرێت کەوا ئەمە لە ماوەی 3 سعاتە بەرنامەی کارێکیان هێناوە کە ئەمە عجیب و غەریبترین بەرنامەی کارە لە کەونە بەیانیەکەی خوێندنەوەی یەکەمە دوای ئێوارەکەی پەسەندکردنیەتی شتیوان نییە تۆ لانی کەم ئەگەر زۆر مستعجل بی لەم حاڵاتە مستعجل بیت بۆ نمونە تۆ ئەڵێ خولی پەرلەمان تەواو بێت پەرلەمان بە یەک دەنگدانی بەسیط خولی پەرلەمانەکەی بۆ 5 ڕۆژ درێژەکات بۆ 10 ڕۆژ درێژەکات یەک مانگی بەدەستەوەی تا 28 یەک مانگی بەدەستەوەی تەواویکە کەواتە ئێمە پێش ئەوەی بزا سەری ناوەڕۆکی ئەم مۆزوع بکەین سەیری دیوە قانونیەکەی دەنگدانەکەی سەرۆکی پەرلەمانەکەین ئەمجا بە هەر سەری ئەم دیوە بکەین کە ئەخرێتە بەرنامەی کارە بەم شێوە نایاساییە بەم شێوە کە دوور لە هەموو عرفێکی پەرلەمانیە هەموو کارێکی پەرلەمانیە بەگوێرە ئەم پەیڕەوی ناوخۆیە کە تا ئێستا متتەبع لە پەرلەمانی کوردستاندا و پێشێلکردنی ئەم پەیڕەوەیە مادەی هەفتا هەموو مادەکانی پەیڕۆن باشە هاتە پەرلەمانەوە تۆ 5 ڕۆژەکەت بە پەرلەمانتاران نەدا 3 سعاتت دانا بۆەوەی پەرلەمانتاران بکە طبعا برادرانی ئێمە بەشدار دەبن کا کاردۆ و سەرۆکی فراکسیۆن بەشداری لەو کۆبوونەوەی نەکردووە کاک برهان گینی کردووە تعلیقێکی زۆر توندی لەسەر داوە کە ئەمە کودەتایە پێی وایە ئەمە کودەتایە تەحەفوزی نەنووسی نووسێتی ئەمە کودەتایە بەسەر شەرعێت و بەسەر یاساوانە کە ئیمزای کردووە لەسەرەوە کە دێتە پەرلەمانەوە سەرۆکایەتی پەرلەمان مەفروض وایە بڵێ کاکە دەی کاکە ئێستا ئەم مەوزوعە فەرمونون قسەی لەسەرەکەین قسە لەسەر ئوسولی ئەسلی مەوزوعەکە ئەکرێ سەرۆکی پەرلەمان بۆ بچووکترین یاسا بۆ ینی یاسایەکی زۆر نۆرمال زۆر عادی جاروای هەیە سعاتێک مەجالە درێت نقطە نیزام وەرەگیرێت نقطە نیزام بۆ چیە بۆ شتێکی ناقانونیە شتێک کە سەرۆکایەتی پەرلەمان بە نایاسایی دەیکات ئەو ڕۆژە تەنها بواری بە سەرۆکی فراکسیۆنەکاندا بەڵام دواتر بواری بە ئەندامێکی فراکسیۆنی کوردستانیدا لە لژنە یاسایی قسە بکە ئێمە داوامان کرد تەنها بمانوێت تەنها ئەمانوێت دیوە ناقانونیەکەی ئەم مۆزوعە تەوزیحتێن بواری پێ نەدەین ئەمە بەر لە دروستبوونی بەر لە هەموو شێوی و توندوتیژی و فراکسیۆنی گۆڕان لە هەموو مێژووی خۆی لەم پەرلەمانە تاکو ئەوەندەی لە توانایدا بوو بێت بە شێوەیەکی ئوسولی بە شێوەیەکی ڕێک و پێک لە چوارچێوەی نەزم و نیزام و پەیڕەوی ناخۆ مەجالی هەبوو بێت تعبیر لە ئەفکارەکانی خۆی بکات قەت بنای بۆ هیچ شێوازێکی تر دەنگ بەرزکردنەوەیش نەبردووە لەگەڵ و بە ڕێز و حرمەتێکی زۆر لەگەڵ سەرۆکایەتیەکە قسەمان کردووە کە بەداخەوە ڕێزی یاسایی نەگەت ڕێزی پەرلەمان و ڕێزی شکۆی پەرلەمانی نەگەت باشە ئەمە هەموو دیوە شکلەکانی ئەم مۆزوعە کە سەر تاپای نایاسایی بواری بە هیچ شێوە بواری بە پەرلەمانتاران نەدا کە چەندین یاسایی تێدایە لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کە تەعن لە ناقانونێتی ئەم چی سەبارەت بە بۆچوونەکانی باینە سەر خاڵە ئەسلەکەی مۆزوعەکە واز لە پەرلەمانەکە بێنین ئەو پەرلەمانەکە عیبەیەکی زۆر گەورەیە پەرلەمان ئەتوانێت ماوەی خۆی تەقلیز بکە نەبووە لە عالەمە لە کەونان نییە لە تاریخی بەشەریەتان نیە پەرلەمان تەمدیدی ماوەی خۆی بکە ئەمە عیبەیەکی گەورەیە بۆ پەرلەمان لەبەرەوەی وکالەتەکەت بۆ 4 ساڵە تۆ توانی تەقلیسیکەی بە هۆکارێک لە هۆکارەکان توانی کەمی بکەیتەوە داوای هەڵبژاردنی بەڵام تەمدیدکردن بۆ حاڵاتی ضروری ئەبێ لە نەسی لەسەرکراوی لە دەستورە لە پەیڕەوە لە یاساکان لەمە ضرورتر هەیە کە بۆ شای یاسایی دروست بێ لە هیچ نەسێکە بۆ شای یاسایی کێ دروستی کردووە خۆیان دروستیان کردووە لەکوێ عالەم هەیە هەڵبژاردن لە دوای کۆتایی هاتنی خولەوە بکرێت نمونەی وڵاتێکم پێ بدە کە هەڵبژاردن تیایدا خولەکە تەواوی هەڵبژاردن بکرێت کاکە هەڵبژاردن لە کاتێکە ئەکرێت کە تۆ لانیکە مانگی ئیجازەم دەکاکە ئەوە ئێران سەرۆکی ئێران سەرۆکی ئەمریکا سەرۆکی هەر وڵاتێکی تر 2 مانگ پێش ئەوەی خولی سەرۆکاتێکە تەوا بێت سەرۆکی تازاڵە بژێت بۆی دەسا و دەست بکرێت پەرلەمانیش دەبێت 2 مانگی پێش ئەوە هەڵبژێرێ بۆ ئەوەی کاکە بۆچی ڕازی بوون کە لە 21 هەڵبژاردنەکان بکرێت کێ ڕازی بوو ئێوە ئەخەوە خراوە دەسڵاتی سەرۆکی فراکسیۆن وەکو حزبیش ئەمە پێوەستەکانیشتان کاکە پێوەست نییە بە ئێمەوە ئەمە دەسڵاتێکە بە گوێرەی یاسای هەڵبژاردنەکان خراوەتە دەسەڵاتی سەرۆکی هێرێمەوە ئەلێ طبعا ئەمەش تەناقوزێکی گەورەی تێدایە من لەسەر نووسم ئێستا کاتی بەرنامەکەت نییە لێرە ئەڵێم لە ماوەی 2 هەفتە لە یاسای هەڵبژاردنە ئەلێ لە ماوەی 2 هەفتە دوای کۆتایی خول ئەبێ سەرۆک ڕۆژێ تەحدید کات لێرەش ئەڵێ لە ماوەی 2 مانگ پێش کۆتایی خول یعنی تەناقوزێکی گەورە لەم دوو یاسایە هەیە کە لژنەی یاسایی لە پەرلەمانە دەری کردووە عیبەیەکی یاسایی زۆر گەورەیە یەکی ئەڵێ 2 هەفتە دوای خولەتەوە بێ یەکی ئەڵێ 2 مانگ پێش ئەوی خولتەوە بێ بەڵام کاکە ئیجازم بدە ئەو طبعا علاقی بە سەرۆکی هەرێم ئەو موعدەی تەحدید کردووە ئێستا بابێنە سەر ویلایەتی سەرۆکی هەرێم من بەدەر لە مەسەلە قانونیەکانەوە قسە بکەم
برادرانی پارتی دیموکراتی کوردستان بنی زمان و سەری زمانیان ئەم ماوەی ئەڵێ هەیبەتی سەرۆک لەوەیە کە لای خەڵک هەڵبژێت. من چەندین کۆمنتم بۆ هاتووە لە فەیسبوک ئەڵێ کاک عەدنان ئێوە بۆچی ئەم مافە لە ملت ئەسێنەوە؟ ملت ئەبێت سەرۆکی خۆی هەڵبژێرێت. من پێم خۆشە وەکو ئەندامێکی ئەم کۆمەلگایە سەرۆکەکەی خۆم ڕاستەوخۆ هەڵبژێرێت. ئێوە هەڵی نەبژێرن پەرلەمان. طبعاً پەرلەمان لە زۆربەی وڵاتە دیموکراسیەکانە وڵاتە پەرلەمانەکانە پەرلەمان هەڵبژێرێت. تەنانەت سیستەمی هەڵبژاردننی ئەمریکاش بە شێوازێکە کە جۆرێک وەکو لە مجەمەعی انتخابی خۆتان نەزانن هەڵبژێرێت. بەڵام تۆ دێی ئێستا نایە قسە لەسەر هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم ناکەی. قسە لەسەر تەمدیدکردنەکەی کە ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە. تەمدید لە چه حاڵەتێکا بێ؟ لە حاڵەتێکا بێ وڵاتەکەت لە قەیراندا بێ، لە حاڵەتێکا بێت تۆ لە کەشوهەوایەکی خوا نەخواستە سروشتی زۆر خەتەرناکا بێ، توسونامیەک لە وڵاتە ڕوویدا بێ کە بوار بەوە نادا خەڵک بڕا بۆ سندوقی دەگدان و ئەوانە بکات. تۆ لەم حاڵەتێکی وا دێیت تەمدید بۆ سەرۆکێکی کە خەڵک هەڵبژاردووە. کاکە ئەگەر ئەمە 2005 وایە پەرلەمان سەرۆکی هەڵبژارد، پەرلەمان حەقی ئەوەی هەیە کە تەمدیدی بوو. پەرلەمان ئێستا ئەوترێت سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکو هەڵبژێراوە، بۆیە پەرلەمان ئێمە وتمان با سەرۆکی هەرێم محاسبە بکەین وتیان نابێت، وتمان ڕقابەی بکەین وتیان نابێت، وتمان بانگێشی پەرلەمان وتیان کاکە ئێوە هەڵبژێراوە نای خەڵکو سەرۆکی هەرێمیش لای خەڵکو هەڵبژێراوە. ئەم بە قودرەتی قادرە چۆن گۆڕا، ئەم معادلەیە چۆن گۆڕا لە شەو ڕۆژێکا سەرۆکی هەرێم لە بری ئەوەی لە ناو خەڵکو ئیستفتا و ڕاپرسی لەسەر بکرێت لە ناو پەرلەمانەوە تەمدیدی بۆ ئەکرێت، نەک درێژکردنەوە نەک هەڵبژاردن تەمدیدی بۆ. بەڵام یەک نقطەی ئیجازەمدا یەک نقطەی زۆر گرنگ هەیە لە مۆزوعی هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێمدا. تۆ باسی فراغی قانونیەکە، هەموو برادران ئێستا باسی فراغی قانون. طبعاً ئەمانە ڕوونکردنەوەی پەرلەمان، ڕوونکردنەوەی فراکسیۆنی کوردستانی ئەمەندە ئیشکالەتی تێدایە دەلا پەڕەبقەت خۆی ئەبێ لەسەری من ئەگەر ئیجازە هەبێت تەوزیح یەک ئیشکالەتی باسی خەلەلی قانونی ناکەن، باسی فراغی یاسایی ناکەن. ئێستا بیانەکە هەموو فراغی یاسایی نییە، لێن فراغی یاسایی هەبێ. باشە پەرلەمان بۆچی فراغی یاساییەکەی تا یەک یانزێ، بۆچی سەرۆکی هەرێمیش تا یەک یانزە نەبێت؟ ئەگەر کێشەت فراغی یاساییە، ئەگەر کێشەی تۆ فراغی یاسایە باشە پەرلەمانیش بە سەرۆکی هەرێمیش تا یەکی یانزە کە من لەگەڵی نیم، من لەگەڵ یەک سەعات تەمدیدی نە پەرلەمان نە سەرۆکی هەرێم لەبەرەوەی ناقانونیە، لەبەرەوەی دژ بە عورفی کاری پەرلەمانیە. بەڵام کردت با ئەویش لەگەڵ پەرلەمانەکە بێت بۆی فراغی قانون بیانەکەیت و فراغی قانونیە. بەڵام بیانەکەی سەرۆکی پەرلەمان لەم ڕوونکردنەوەیەدا باس لەوەکە ئەڵێ ئەمە پەیوەستە بە دەستورە. بۆ پەیوەستە بە دەستورە؟ من ئەمەیە لەم معادلەیە ئەڵێ ئێمە ویستومانە لەگەڵ لایەنەکانە سازان بکەین، بەڵام هیچ لە کەلی خۆی نهاتۆتە خوارەوە. بۆچی سازانەکە کاکە؟ بۆ سازانەکە چ کێشەیەک هەیە لەسەر دەستور سازانی لەسەرەکە؟ هیچ کێشەی لەسەر دەستور نییە. کێشەی ئێمە لە کوردستاندا لە ئێستا تا 21 نۆ کێشەی سێ هەڵبژاردنە، هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەڵبژاردننی پارێزگاکانە. کەس باسی ناکە ئێستا. کاکە ئەمە سێ ئەسڵی مۆزوعەکەیە لەم قۆناغی ئێمە لەم مەرحەلەی ئەم سێ چوار مانگە ئێمە سێ عەمەلیمان لە بەردەمایە، سێ ئەم سێ هەڵبژاردنەیە. قسەی ئێمە کورد بێتەوە لەسەرمە. دەستور بۆ هێنراوە ناو مۆزوع. دەستور ئیجازەم دە دەستور ئەم دوو مەلەفە دەبێت جیاکرێتەوە. سەرۆکایەتی پەرلەمان بەم ڕوونکردنەوە زۆر شەرمەزاریی خۆیە. مەسەلەی دەستوری لەبەرەوەی مەسەلەی دەستور پەیوەندە بە کاک مەسعودەوە لەبەرەوەی سوێند خوراوە لەم وڵاتە دەبێت تەنها کاک مەسعود سەرۆکی ئەم وڵاتە بێت. سوێند خوراوە لەبەرەوەی ئەم وڵاتە پیاوی تیان نەماوە، ئەزمەی پیا و کەسایەتی سیاسی جگەل لە مەسعود بەرزانی کە سەرۆکی ئەم وڵاتە بێت. تەلاقیان خواردووە. بۆیە لێرە ئەڵێ ئەمە گەورەترین کێشەی دەستور و ئەوانەمان. کاکە دەستور چه علاقی بە مۆزوع یاسات هەیە؟ ئەمە یاسای سەرۆکایەتی هەرێمە بەگوێرەی ئەم یاسایە تۆ بڕۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکە لەم وڵاتە 3 ملیۆن کەس ئەتوانی هەڵبژاردن بکات. سپاس. دکتۆر دێمە لای تۆ. نووسەرێکی دیاری ئەم وڵاتە ئەڵێت ئەم مۆدێلی فەرمانڕەوایەتی کوردستان لە ئۆتۆمبیلێک دەچێت کە تیایدا حکوومەت سوکانی بەدەستەوەیە. حیزبەکان ئیستۆپ دەگرن، تەنها ئیشی پەرلەمانەکەشی ئەوەیە کە نەهێڵێت حیزب و حکوومەت تووشی حادیسە بن. وەڵام ڕێزم بۆ چوونە هەیە هەر نووسەرێک بێت. من تعلیق لەسەرەوە نادەم، بەس من یەکەم شت من نامەوێت بۆم زمانە قسە بکەم بە زمانی تەلاق و شەرمەزاری و پیاو نەماوە. بەڕاستی من خۆم لەم زمانە دەپارێزم، چونکە من پێم وایە ئەم وڵاتە پڕە لە پیاوی شۆڕژگێر، پڕە لە پیاوی ئازادی خواست. بەڵام لە لەحزەیەکە لە زەمانێکی تەریخیە لە ڕێگای هەڵبژاردنەوە یەکێک دەبێ بە سەرۆک، ڕەنگە لە داهاتوودا یەکێکی تر ببێ بە سەرۆک. وە من حەز ناکەم ئیتر بەم ئیتر زمانە نەخوازراوە ئیتر قسەیەکی سەرۆکی هەرێمیشت بۆ ئیزافە ئیجازە بدە یەک قسەت بۆ ئیزافاکەم و قسەی خۆت تەواوکە. لە جێگایەکە سەرۆکی هەرێم لە بەردەم کۆمەڵێک کیفراوان لە خەڵکە ئەڵێت گرنگ نییە کە سەرۆکی گەل کێ دەبێت. گرنگ ئەوەیە خەڵک هەڵی بژێرێت، نابێت هیچ کەس و لایەن و
دەستگایەک بەم کارە هەڵسێت. بەڵێ ئەمە جاخر ئەمە هەڵبژاردن نییە. هەڵبژاردن لەگەڵ درێژکردنەوەی ویلایەت جیاوازی هەیە بۆ شتەکان تێکەڵ نەکەین لە ڕاستیدا. دواخستنی هەڵبژاردنە درێژکردنەوەی ویلایەتەتی دواخستنی هەڵبژاردننی سەرۆکە. بۆیە لەسەر چۆنیەتی هەڵبژاردننی نییە. یاساکە باسی ئەوە ناکە سەرۆک لەلایەن پەرلەمانەوە هەڵدەبژێرێ یان بە شێوەی ڕاستەخۆ هەڵدەبژێرێ. ناوەرۆکی یاساکە هیچ پەیوەندی بەمەوە نییە. باس ئەوە دەکرێت کە مەسەلەن لەبەر ئەوەی سەرۆک ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە نابێت پەرلەمان بۆی تەمدیدکە. ئێمە ئەندامی پەرلەمان لەلایەن چێوە هەڵبژێردراوی هەر لەلایەن خەڵکەوە هەڵنەبژێردراوین کەواتە پرسەکە لێرەدا پرسی بوونی شەرعیەتە بۆ تەمدیدکردنی ویلایەتی پەرلەمان و سەرۆکی هەرێم. بۆچی ئەو کاتی داوا سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردێ وتان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە ئیرادەی خەڵک ئەترسن نایەنەوێت سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکەوە هەڵبژێردێت. ئێستا ئەمە بۆ تەمدیدە بۆ هەڵبژاردن نییە. ئێستاش بۆ هەڵبژاردن لە من بپرسی من پێم وایە هەڵوێستی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیش بگۆڕێ من وەکو عومەر وەکو باحسێک کە اختصاصم علومی سیاسەیە من پێم وایە بۆ ئەم وڵاتە ضرورە سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێردێ. بۆ باسی ئەوە ناکەم شەڕ بکەیتەوە ناوبڕێک وەرەگرین دوایەوە قسەکانت باسی ئەوە ناکەم 100 تاسا و هۆکاری منطقیت بۆ دەهێنمەوە. بەڵام بەرجەستەکردنی شەرعیەت بۆ ئەم قانونە یان بۆ درێژکردنەوەی ویلایەت بە شێوەی ڕاستەوخۆ بێ یا بە شێوەی ناڕاستەوخۆ بێ شەرعیەت هەر شەرعیەتە. بۆیە لەمەوە هیچ کەسێک ناتوانێت بەڕاستی تاعن لە شەرعی بوونی ئەم قانونەی پەرلەمان بدات پێدەم دوای ناوبڕەکە قسەکانت تاواکەی بمبورە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرین و دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان بەردەوام دەبێت.